ئاوارە کەمال سەرپەرشتیاری تەکنیکی ئایتی پارێزگای سلێمانیم لە پرۆسی سەرژمێریە دەستمان کردو بە ئیشەکانمان چەند ڕۆژێکە بەردەوامین لە کۆنفیگەرکردنی تابلێتەکان و داوەزانی بەرنامەکان بۆ ئەوی توێژەرەکان بچنە مەیدانی و بتوانن ئیشی خۆیان بکەن و ئەو زانیاریانی کە پێویستە وەری بگرن. پێشتر فۆرمی گەمارۆسازی پڕ کراوەتەوە لە 16 مانگەوە پرۆسەی سەرژمێری دەستی پێکردو هەتاوەکو 21 مانگ ساعت 12 شەو بەردەوامە بێت لە 21 مانگ منعە تەجاوز کراوە هەتاوەکو 12 شەوی 21 مانگ بەردەوام ئەبێت و هەتاوەکو 12 شەوی 21 مانگ توێژەران ئەتوانن داتا وەربگرن. بەڵێ بە هەردوای ئەمە لە دوای 21 مانگەوە ئیشەکانمان بەردەوام ئەبێت دوای ئەوە چەند ئەو پرسیارانی ترکە ئەمێنێتەوە لە خێزانەکان ئەکرێت و ئیشەڵا تاوەکو 12 تەواو ئەبێت. کوردستان هەمە ڕەحیم فەتحوڵڵا بژمێرم لە ئاماری سلێمانی بەڕاستی ئێمە کارێکی زۆر پیرۆز ئێمە ئەنجامین لە مانگینەوە ئێمەم سەرژمێریە لە ئیشاین بەڕاستی هەر وردە ئیشمان کردو هەتا ئێستا هەر بەردەوامین کارێکی زۆر پیرۆزە لەبەرەوە هەچ کەسێکە بەشدارە بێ بەڕاستی جێی شانازی ئەمە چونکە ئێمە چەندها ساڵ ئێمە سەرژمێری بۆ ئێمە نەکراوە بۆ هاتوچوی ماڵەکانە سەردانی ماڵەکانەکەین بەڕاستی ماڵەکان زۆر متەفاهمن زۆر دەرگیان کراوەیە بۆ ئێمە من بەڕاستی وەکو خەڵکی سلێمانی زۆر سپاسیانەکەم لەبەرەوەی کە ئەچینە هەچ ماڵێکەوە زۆر بەدڵێکی فراوانەوە زۆر بە خۆشحاڵیەوە کەین کە ئەم سەرژمێریەکەن بکرد هیچ بێزار نابن ئەو هەموو پرسیارەشەکەین و ئەو هەموو بێزاریەمان هەیە بۆیان و ئەرکەمان هەیە بۆیان بەڵام لەگەڵەوە شا زۆر ینی بەڕاستی زۆر خۆشحاڵم کە لەم کارەیە من بەشداریەکەم وەکو خۆم خۆی بە دوو شێوەیە بوو بە دوو شێوە بۆ ئەم پرسیارکردنە یەکەمیان کە مانگینەوە ئێمە بۆ دا تاوەکو 11 ئیشمان کرد تەنها سەرەتایی بوو ئیشێکی سەرەتاییمان کرد بێجگەلەوەی کە ئێمە کۆڵان و شەقامەهۆیمان دیاری کردبوو بەڵام ماڵەکان کە یەکەم جار کە ئێمە چین بۆ وەکو تابلێتمان درراوە چین سەردانی ماڵەکانمان کرد چەند پرسیارێکی سەرەتایی بۆ ئەمان کرد ئێستا کە مەرحەلەی دووەمە هاتوین ئێستا بەس بژمێری کەسەکانەکەین واتە چەند کەس لەم ماڵەیە سەرژمێری ئەکرێ بەشداری ئەکا لە سەرژمێریە ئەوانە ئەنووسین جارێ نەگەیشتنێت ئەو پرسیارە وردانی کە خەڵک زۆر باسی ئەکا ئەوە جارێ ئێشتا مەرحەلەیەکی ترە بێ لە مەرحەلەیەکی داهاتوە ئەوە ئەنجام بدرێت وەڵای وەکو ئێمە کە پێمان ڕاگەیەندراوە ئێمە تا سیوەکی 12ەیە کارەکان ئەبێ هەمووی ئەنجام بگەیەندرێت و ئەنی ئەبێ هەمووی دوای ئەوە نەتائیج دەسەکەوێت بەڵێ بە تەواویان زۆر بەیان لە ماڵەوە ئامادە بوون ئەوەی ئامادەش نەبوو بێ کەسێکی بەجێ هێشتۆ لە ماڵەوە خۆشحاڵانە زۆر متەفاهمن لەگەڵ کارەکەیە زۆر هاتنەتە پێشەوە لەگەڵمانە و زۆر سپاسیانەکەین ماڵی کەژماوە هێزای چوام سەردا حسەن ئەحمەدی بەڵێ یەکی هەشت ئەمانی ترتێ تاو درۆ سەر کوڕەکە و